سڵاوتان لێبێ ئازیزانی من چۆنن؟ ئەم کاتتان باش پێیوام هەموو لاک زۆر باش بن. دڵخۆشم کە ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە و سەعات 4 و کاتی بەرنامەی ژیری و دیاریە و کاتی ئەوەیە کە ئاسی هاوڕێکانم تاقی بکەمەوە، کاتی ئەوە هاتووە کە پەیوەندەکان وەربگرین و کاتی ئەوەیە کە دیاریان پێشکەشکەین، دڵخۆشیان کەین، چەپڵێکی بەهێز بۆ هەموو لایەک بۆ بینەرەکانمان بۆ بناوەکان بخۆن. ئەنجا وەکو دەستپێکی هەموو بەرنامەیەک پێم خۆشە کە گۆرانیەکتان بۆ بڵم، بەڵام ڕاستی نازانم چ گۆرانیەکتان بۆ بڵێ. بۆستن لەسرم با بیرکەمەوە، کاتم زۆرە بۆی کە بیرکەمەوە نیە خۆ ساعاتێکمان هەیە. دانیشتوم ئێستا لە قەراغ دەریا، کەسم لا نییە هەر خۆمم تەنیا، دڵنیە کە پا ئارام و متا شەپۆلم ئەوێ ئادەی کوا دەریا، بڵێ بە بابێ بەڕوو تا بڕوە ئاوی ڕووناکیت بهێنێ و بێبا کپیت نەهێڵێ، هەر بجوڵێنێ بتکا بە شەپۆل یاریت لەگەڵ کا، یاریت لەگەڵ کا. کاتی ئەوەیە کە من یاری بکەم لەگەڵ مناڵەکان، بڕگە و پرسیارەکانی ئەمڕۆمان لەگەڵ مناڵەکانە بکەین و ئەنجە با هیوای بەختێکی باش بۆ هەموو لایەک ئێوەش لە هەرجێک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی. ژمارەکانتان بیرچۆتەوە؟ قای ناکە گوێی مێنێ خۆم بۆتانە خوێنمەوە. ژمارەکانمان 0 460 99 یاخود 0 751 849 0 کاتیەوەی کە بڕۆینە لای پەیوەندەکانمان. زۆر سپاس بۆ ئایکیوش بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانمان. کێ؟ باش. لیا. ئەلو لیا چۆنی؟ وەڵا باشم. یاخوا باش بیت هەموو کاتێک. لە کێوە لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. زۆر خۆشحاڵین. چەند ساڵی؟ 6 ساڵم. تەمەند درێژ بی. هاوڕێیان بینەرە خۆشەویستەکانمان، یەکەم پەیوەندی ئەم پێنجشەممەیەمان لیایە لە سلێمانیەوە لەگەڵمانە. ئەنجە با پرسیم زانین لیا گۆرانی خۆشە زانێ؟ لیا ئیزانی گۆرانی خۆش؟ بەڵێ. کام گۆرانی خۆشە ئازانی؟ خۆشترین گۆرانیمان پێشکەشکە لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە، ڕۆژێکی خۆشە. بەسەر چاو. چاو خۆش بێ، چاو نێشێ، چاو گەشت بێ دایمەن. 1 2 3 چەندە جوانی سەرخنجی داڵی جنکە بێرنجی، چەندە جوانی سەرخنجی داڵی جنکە بێرنجی، کراسێکی لە بەردایە سەوز و سوور و نارنجی، کراسێکی لە بەردایە سەوز و سوور و نارنجی. دەست خۆش، چەپڵەیەکی زۆر بەهێز. ئەوە لیا گۆرانیە بۆ من بوو؟ بەڵێ. بۆ منوت؟ بەڵێ. زۆر سپاس دەکەم، چاوەکانت جوانە، تۆش زۆر جوانی. لیا وەرە با من و تۆ وەکو دەستپێکێک وەکو یەکەم پەیوەندی ئەمڕۆمان پێکەوە یاریەک بکەین. باش. یاری چی بکەین؟ ئەو یاریە بکەین کە پیتێک ئەڵێم من، بۆ نمونە من ئەڵێم پیتی ت، تۆ ناوێکم پێ ئەڵێیت، دواتر پیتەکە ئاگۆڕم. باش. پیتی ئەسپ. بەڵێ. ئای کە جوانە ئەسپ، دەست خۆش. ئەی پیتی ل
با بیرکەمەوە بەستە. باشە بیریش بێ خۆش ناوە لیایە. لێوان. لێوان ناوەکەی گۆڕی هەر بژی کۆتا پیتم با پیتی شبت. سەربەت. سربەت ئای کە خۆشە چەپڵێکی هێز. دەست خۆش لیا. لیا بڕۆینە لای چەرخەکەمان یاخود پرسیاری تر لێکەم. با بڕۆین بۆ لای چەرخەکەمان. با بڕۆین بەرەو لای چەرخەکەمان وەرن لەگەڵمان ئێوەش وەرن لەگەڵمان. لیا پێمان بڵێ یەک دوو سێ. یەک دوو سێ. دەست خۆش. با بزانین چیمان بۆ دەرەچێ یەک دوو سێ چیمان بۆ دەرەچێ جیاوازی وێنەکانمان بۆ دەرچوو. ئەنجە با پێکەوە سەرنجی وێنەکەمان بین پێنج جیاوازی یاخود زیاتر لەو ماوەی کە بۆمان دیاری کراوە بۆمان بدۆزەرەوە. هێستا ناتوە سەرچاشەکە. ئەزانی بۆ پێت بڵێم بۆ بۆ تۆ بڵێ بۆ بۆ لەبەر ئەوەی ئێمە نەمانوتووە یەک دوو سێ ئەبێ بڵێن یەک دوو سێ. یەک دوو سێ. دەست خۆش. بۆمان گەورەکەن بکە. زۆر سپاس. ئەنجا کە وێنەکەت بینی پێمان بڵێ بۆی کە جیاوازەکان بدۆزینەوە. بینیم. بینی با دەست پێ بکەین بینەرەکان ئێوەش بزانم ئەتوانن لەگەڵ ئێمە پێنج جیاوازی کەرەکێویەکە. یەک. چیتر چەند جوانن. چیتر ئاگاداری کات بە چیتر. فلامینگۆکە. ڕەنگەکەی هەر بژی دوو. گوڵەکە. گوڵەکە کیرایەوە ڕاستەکەی لای سێرەکە گوڵەکەی لێ نییە ئەوە سێ. بەردەکە. بەردەکە. بەڵێ. بەردەکەی بەردەممان ڕاستەکەی ئەوە چوار یەک جیاوازیت ماوە. دارەکە. ئەوە پێنج. چەپڵێکی بەهێز. لیا برابووی. پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم. پیرۆزە خوا دەگەڵ. یەکەم پەیوەندی ئەمڕۆمان توانی براوە بێت. چەند دڵخۆشم. بۆیە پێتان ئەڵێم پێکەنین شیرینی ژین پێکەنین لابەری تووڕە یوقین جوانیە خۆشیە وەک دیاری. ئەنجا ئەبێ زانین چی بکەن؟ پێ بکەنن پڕ بەدڵ باگڕوتین پێ بکەنن پڕ بەدڵ باگڕوتین پێ بکەنن پڕ بەدڵ باگڕوتین. زۆر باشە. ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 یاخود 0 750 849 03 13. با بزانین هاوڕێی دووەم هەنار؟ ئەوەی کە ئاڵێ هەناری ترش و شیرین لێو بە خەندە و پێکەنین هاوڕێی سێ و پرتەقاڵ خۆشەویستە لای مناڵ. هەنار چۆنی؟ باشن. یاخوا باشبی. لە کێوە لەگەڵمانای؟ هەڵەبجە. لە هەڵەبجەوە پەیوەندی پێوە کردوین. یەک دنیا خۆشەویستیش ئەنێرین بۆ هاوڕێیانمان لە هەڵەبجە. دواتر تۆش بە هاوڕێکانێ بڵێ. هەنار چەند ساڵی؟ 9 ساڵم. ئەی یەخواتە من درێژبی. باشە هەنار تۆ میوەی هەنارە خۆی حەزت لێیە؟ بەڵێ. منیش زۆر خۆشە میوەیەکی بە سوودیشە ئەزانی؟ بەڵێ. باشە
سێ میوەم پێ بڵێ کە تۆ زۆرت پێخۆش ئەگەر بێت و بیخۆیت ڕۆژانە. گێلاس، گێلاس؟ بەڵێ، ترێ؟ بەڵێ، ترێ. هەنار چاپڵەیەکی بەهێز بەیوام ڕۆژانە بتوانانی میوە بخۆیت. باشە هەنار شتێکت بۆ ئامادە کردوین کە پێشکەشمانکەی ئامادەت کردووە کە پێشکەشمان بەڵێ، چیت ئامادە کردووە؟ گۆرانیەکە ناوی چییە؟ من باڵ دەگرم. باڵ هەروەکو فرین زۆر باهێزیشم. هێزە وەکو پڵین من باز دەدەم باز مەلەش دەکەم وەکو قاس هەنار دەستت بێنە بگرە دەستم ئێوەن خۆشی و مەبەستم منداڵێم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە لا ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە بەدڵنیایی و زۆر خۆشە لە بەرەوەی کاتی بەرنامەی ژیری و دیارە چەپڵەیەکی بەهێز بۆ هەنار. ئەڕۆینە لای چرخەکەمان هەنار بە دڵخۆشیێکی زۆرەوە لە بەرەوەی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە وەکو خۆت کە پێدوتی. باشە پێمان بڵێ یەک دووسێ. بەڵام یەک دووسێ یەڵە. بڵێم یەک دووسێ. بەڵێ ئەوە کێ بووتی بڵێم یەک دووسێ؟ من بوو. ئەوە کێ بوو هەنار؟ بەڵام دادێتەوە پێشەوەی دەستین بە چرخەکەمێ قسێکت بۆ بکەم. دەی باشە قسێکم بۆ بکە با بێمە ئێرە قسەکەم بۆ بکە. دادەتاوێنی برادێرت چۆنە؟ کێ؟ دادەتاوێن. ساوێنی مەگەزینەڵێ وڵات زۆر باشە لەوانە ئیسە سێریشمان کە ساوێن سێر کە مناڵەکان هەواڵتە پرسن زۆر باشە. وای من پێ بگەێنە. ئۆی بەسەر چاو دواتر ئەڵێم هەنار سڵاوی لێ کردی بەسەر چاو. ئەمڕۆژ ئەوە کورسات مەگەزین سەعات 5 دواتر سێری کە باش لەگەڵ خێزانەکە. بڵێن یەک دووسێ. بەڵێ با بڵێن یەک دووسێ. یەک دوو سێ. پۆلەکانمان بۆ دەرچوو. ئەرێ هەنار پۆلی چەند بووی؟ من بۆ 4 دەرەچم. بۆ 4 دەرەچی واتە ئەبێ بۆکسی ژمارە 3 بکەینەوە. اینجا چۆنیژە بێ بیکەینەوە ئەبێ دووبارە بڵێن 1 2 3. باشە. 1 2 3 بژی ئەی بژی. پرسیاری ژمارە 9 هەست دەکەم هەنار بتوانێ وەڵامی ڕاستمان پێ بڵێ. ئەنجا ئەو کاتە منی ژەڵێم بینەرەکان دووەم پەیوەندیمان براوە بوو. ئینشەڵڵا وای دێت. بیخوێنمەوە پرسیارەکەم؟ بەڵێ. کام باڵندەیە تاکە شیردەرە کە دەفڕێت؟ هەڵۆ؟ کام باڵندەیە تاکە شیردەرە کە دەتوانێت بفڕێت؟ هەڵۆ؟ پەپوولە شەمشەمە کوێرە؟ با کاتەکەمان بڕۆ. شەمشەمە کوێرە؟ دڵنیای؟ بەڵێ. کاتە چەپڵێکی بەهێز بۆ ئامادەکەین؟ بەڵێ. کاتە چەپڵێکی بەهێز بۆ هەنار؟ شەمەکێرە. ڕاست بوو هەنار پیرۆز بێ. خۆشی. خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە. حافیز. ببینن هەناریش براوە بوو دووەم پەیوەندی ئەمڕۆمان لە هەڵەبجۆ لەگەڵمانە بوو. چەند سەیرە بوو بەڕابردوو. باشە هاوڕێکی ترمانە گڵە ئەزان ناوی چییە؟ لاوی. دادەتەواریان چۆنی؟ چۆنی لاوی گیان من باشم ئەی تۆ چۆنی؟ یخوا باش بی. قوربانە بم یاخوا تۆش باش بی لاوی گیان. لاوی لە چۆ لەگەڵمانای چەند ساڵی؟ 7 ساڵم.
ئەی لە کێوە لەگەڵمە لە سلێمانیەوە 7 ساڵیشم لە سلێمانیە و 7 ساڵیشە لاوی زۆر خۆشحاڵین چەپڵەیەکی بەهێز بۆ لاوی زۆر سپاس کاری نییە ئەزانی دەنگی چەپڵەکان زۆر خۆشە زۆر وزە بەخشە با داوای لاوی ئادەی تۆش داوای چەپڵەیەکە بۆ من خوا لاوی چەپڵێک بۆ من بڵە هاوڕێن چەپڵێکی بەهێز بۆ دادەوە سەوار لێن زۆر دڵخۆشەکردم بەڕاستی ئەنجا لاوی پێمان بڵێ ئەمڕۆ چیت کرد چیت نەکرد چی بوو چی نەبوو ئەوە تۆ چیرۆکە زانی یاریم کرد خۆت یاریت کرد باشە لاوی تۆ چیرۆکە زانی چیرۆکە خوێنیتەوە یان ئەتوانی خۆت چیرۆک دروست بکەی ناوەڵە کەواتە ئەو یاریە ناکەین ئەگەر بتزانایە یاریەکەم لەگەڵا کردی زۆر خۆش بوون ناوی یاری چیرۆک دروستکردن بوو بەڵام قەیلاکە لەگەڵ هاوڕێکی ترمایکەم لەگەڵ تۆە یاریەکی ترەکەم ناوی یاری ڕەنگەکانە من ڕەنگ پێڵم تۆش نمونەمان پێڵی ئەجا ڕەنگی یەکەممان با سەوز بێت سێوی سەوز ڕەنگی سوور ڕەنگی سوور شووتی ڕەنگی شین چاکێتەکەی تۆ چاکەتەکەی من تەپڵێکی بێز بۆ چاکەتەکەی من زۆر باشە بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ بەخوا بێ و ڕێگای کورتکەینەوە من هەموو ڕۆژەکە بێ بڕۆمە لای چرخەکەمان زۆر دوورە گاڵتاکەمە بێ بجوڵین وانە خۆش بیاخوا زۆر سپاس دەکەم لەگەڵتە ئەوە تۆ ڕۆژانە زۆرە جوڵەی یاری زۆرەکەیت منیش بە هەمان شێوە کەواتە پێویستە لەسەر مناڵەکان بجوڵێن ڕۆژانە یاری بکەن بۆ ئەوەی کە ئەو زەی لە لەشیانە بیەنە دەرەوە جستیان بەهێز بێ ماسوولکەکانیان بەهێز بێوانیت خوا وڵاوە دادەتەوە کاتی کە براگەم پێوتی ئەو کاتە باری نەمدینی تۆم نەدینی منی زۆر کاتە لەگەڵ ئەوە بووم باری نەمدینی تۆم نەدینی پێچەوانە بۆ لای تۆش قەی ناکە ئەم جارە ئیشەڵایەکە بینین باش ئەنجە دواتر تۆ بە بارین بڵێ ئەوم بینی بەس بارین تۆمان نەبینی زۆر باشە پێم خۆشە بێ هەمووتان ببینم هەمووتان با بڵێن یەک دوو سێ دوو سێ دەست خۆش تۆ بڵێ چیمان بۆ دەستێ وڵات دەستینەوەی ناوەکانمان بۆ دەرچوو هەڕێن دەستینەوەی ناوەکانمان بۆ دەرچوو ئەستێتە سەر شاشە پیتێکمان پێ ئەڵێن و منیش پێت ئەڵێم کە یاریەکەمان بە چ شێوەیەکە پیتی چی؟ ئێستا پیتمان پێڵە خ هاوڕێکەم ئامادەی؟ پیتی خ ئامادەی؟ ئێستێتە سەر شاشە ناوی میوە لەگەڵ ناوی ئاژەڵ سەرەتا بە پیتی خ هەروەها گوند و مرۆڤەکەشمان کۆتایەکەی خ بە خەیار ئەوە یەک خەیار بەرخ ئەوە کۆتایەکەیەتی سەرەتاکەی خ بێ خورما ناوەکەمان وت ناوی خواردنەکە ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ سەرەتاکەی خ بێ ناوی گوند و مرۆڤەکە کۆتایەکەی خ بێ ئەوە تەیە خێوەتەوە سەرەتاکەی خ کۆتایەکی خالید ناوی مرۆڤ ئەوەش هەر نابێت ئەبێ کۆتایەکەی خ بێت ئاگاداری کاتەکەش بێ ئێستا ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ سەرەتاکەی خ بێ ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ سەرەتاکەی بە پیتی خ بێ
یارمەتیم بە. یارمەتی. خاڵخاڵۆکە. ئافرێن! یەک ناوت ماوە. ناوی مرۆڤێکمان پێ بڵێ کۆتایەکەی خ بێ. خالیت. نە ئەوە سەرتاکەی خ. یارمەتیم بە. بەداخەوە کاتەکەمان تەواو بوو. خوا یارمەتیم بە. خوا لەگەڵ ڕۆژێکتر لەگەڵمانە بە پەیوان بتوانین پەیوەندیمان پێ بکەین. خۆی ڕاستی بینەرەکانمان هەموو مناڵەکان ئەڵێن یارمەتیمان بەدادەتەوار، بەڵام من پێم خۆشە کە مناڵەکان خۆیان هەوڵ بن بۆ ئەوەی کە پشت بە خۆیان ببەستن. ڕاستە ئەگەر بێت و براوە نەبن خۆش نییە، بەڵام سێرکەن ئەتوان ڕۆژێکی تر پەیوەندیمان پێ بکەن لەبەرەوەی کە ئێمە بەنامەی ژیری و دیاری هەموو یەک شەممە و سێ شەممە و پێنج شەممەیەک سەعات 4 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان ناوین. جا من زۆرم پێخۆشەکە گوێم لە دەنگتانە بێ و ئێوە ئەناسم پێکەوە گفتوگۆکەین، ئەوە خۆی لە خۆیە بۆ من دیارە. پێم خۆشە بێ لای ئێوەش وەکو دیارەک بێ. بڕێنە لای ناوە ئەزۆر ساڵ سەگان جوان بووە. بڕۆینە لای ناوڕێکی زۆر کورت. بەڵێ کەواتە بینەرەکانمان بەدێمان نەهێڵن، ئێستا ئەگەڕێینەوە بۆ لاتان و شتێکیشتان بۆ باسەکەم. گەڕاینەوە بۆ لاتان دووبارە سڵاوتان لە بێئاتیدانی ئێمە خۆشەویستەکانمان. ئەنجا وەکو پێم وتم کە هاتمەوە بۆ لاتان شتێکتان بۆ باسەکەم، بۆیە من بە گۆرانی چیرۆکێکتان بۆ خوێنمەوە. بڵێن یەک دووسێ. بۆچی کەس ناڵە یەک دووسێ؟ دەست خۆش. یەک دوو ڕۆژەکانەنکی شیرینم، بێدەنگە و تۆزێ غەمگینەی بینم، پێشە و دوو ڕۆژە هەر قسە خۆش بوو، لەم سەیرە بۆچی قەت ئاوا نابوو. ڕۆشتم لێم پرسینا ناگیان، دڵت بۆ تەنگە بە قوربان، پێکانی ناکەت چیرۆکەکانێ، داستان و مەتەڵا خۆشەکانێ، نیتا دوو ڕۆژە هەر بەلانی کەم، واکو جاران نییە و زۆر بیریان ئاکەم، واکو جاران نیت زۆر بیریان ئاکەم. نەنکیشم پێکەنی وتی ڕۆڵەی شیرینم، ئەزانم وایە بەس چاک نابینم، پێرێ لە ناکاو شتێ قەوماوە چاویلکەکەم کەو، بۆیە بێتاقەت بوو نەنا. ئەنجە دواتر بڵێن چی بوو؟ بڵێن چی؟ منیش هاوکاری نەنەم کرد و پێکەوە چاویلکەکەمان دۆزیەوە. بڵێن لەکوێ بوو؟ بڵێن لەکوێ بوو؟ بەسەریەوە بوو. دواتر نەنە زۆر دڵی خۆش بوو، ئیتر چیرۆکەکانی بۆ منیش دەخوێنە. ئەمجا با بگەڕێینەوە بۆ لای پەیوەندی هاوڕێکانمان. ئێوەش لە هەر جێک بن ئەتوانم پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 849 0 ئەنجا من هەمیشە لە ژیانمە زۆر دڵخۆش و گەشبینم بۆ ژیان، بۆیە ئێستا هاوڕێکمان وەرەگرین ناوی گەشبینە. گەشبین ئەلو ڕاستە گەشبین
ئاخە من زۆر گەشتبینم لە ژیان چۆن داخرێت گەشتبین پێی وایم سوانی ڕۆژێکی تر پەیوەندیمان پێ بکەیان هەر ئەمڕۆ دووبارە هەوڵ بێتەوە ژمارەکانمان 1970 یاخود 1950 کێمان لەگەڵە بێریڤان بەڵێ چۆنی باشی چۆنی تۆ چۆنی وەڵام من باشم یاخوا باشبی منیش زۆر باشم ئەمڕۆ پێنجشەممەیە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە کاتی بەرنامەی ژیری و دیاریە کاتی ئەوەیە کە دیاری پێشکەشی هاوڕێکانمان کەین ئەگەر بتوان وەڵامی ڕاستمان پێ بڵێن بەڵام ئەگەر نەیانتوانی براوە بن ڕۆژێکی ترەتوان لەگەڵمانە بن وانییە بێریڤان با لەکوێ لەگەڵبانای لە سلێمانیەوە زۆر خۆشحاڵین ئەی چەند ساڵی 9 ساڵم چەند 9 ساڵی بەڵێ تۆ ناو بێریڤانە یان ناو بێلڤایە بێلڤا ناو چییە بێلڤا بێلڤا وای ناوێکی زۆر خۆشە نامناسیتەوە ئادەی تۆزێ خۆتم بۆ باسکە لەکوێکمان بینەوە بزانم بابیرم کردێتەوە سێشەمە تەلەفۆنم بۆ کردی خۆ بەڕاستە یانی دوێنێ ناپێرێ بەڵێ بەڕاستە چۆنی باشم یاخوا باشبی خۆشحاڵم دووبارە گوێم لە دەنگتە ئەی ئەمڕۆ چۆنی وەڵا باش باش پێم وتی چۆنی ئەی باشە پێم بڵێ سێشەمە براو بوویت ناوەڵا سێریکە ئەو هاوڕێمانە کە پێتانەڵێم ئەگەر بێت و براوە نەبن ئەتوان ڕۆژێکی تر پەیوەندیمان پێوە بکەن ئەمیش براوە نەبووە ئەمڕۆ دووبارە پەیوەندی پێوە کردوینەتەوە ئیشەڵا ئەمڕۆ براوە ئابی باشە باش زۆر باشە یاریەکەین پێکەوە بەڵێ یاری دروستکردنی چیرۆک وەکو من کە ئێستا چیرۆکێکم بۆ باسکردن اینجا من چیرۆکەکە شتێکەڵم دەستپێک تۆ ئەبێ تەواویکەی باشە دواتر یەتۆ لای من اینجا لە کۆتایی یەتۆ لای تۆ دەست پێ بکەین باش دیاڵ باش ڕۆژێک لە ڕۆژان کەروێشکێک هەبوو زۆر حەزی لە گێزەر بوو کەروێشکەکە دواتر تۆ تایکە چیرۆکەکە کەروێشکەکە چوو بۆ ناو باخەکە گێزەری لێکردەوە چی لێ کردەوە؟ گێزەری لێکردەوە دەستخۆش دواتر گێزەرەکانی ژمارد سەیری کرد ملیۆنێک و 800 ئەوە زۆرە گێزەر ناتوانێت ئەوە نەکۆکاتەوە بۆسن سەیری کرد 16 نە ئەوەش کەمە سەیری کرد ئەرە چەند گێزەر باشە؟ یارمەتیم بە بێ بەڵێ باشە سەیری کرد 100 گێزەری کۆ کردوتەوە لە باخچەکەیە دواتر چی لێ هاو وڵای حەزم لەو چیرۆکە یابی دواتر هەمووی خوارد کۆتایی پێ چیرۆکەکەمان هەمووی خوارد باشە هەمووی بێکەوە خوارد بەڵێ لێ ڕۆژە هەمووی خوارد ڕۆژانە خواردیان هەمووی بێکەوە هەمووی بێکەوە خوارد برا لەو گەروێشکە یاخوا عافێتی بێ چیرۆکێکی زۆر خۆش بوو دەست خۆش بێ بابڕێنێ ڕای چەرخەکەمان یەک دوو ناڵی سێ باشە ئەو گێزەرە چۆن ئەو کەروێشکە چۆن ئەو گێزەری بێکەوە خوارد ئەبێ چەند خێرا خواردە بێتی چیمان بۆ دەرچوو بیرکاری من جارە بیر لە گێزەرەکە ئاکەمەوە ئەنجا باسی ژمارەمانە کرد بۆیە بڕگەی بیرکاریمان بۆ دەرچوو تۆ بڵێ گێزەرەکەی تیابێ منیش نازانم با بڵێن 1 2 3 و ژمارەکان بێن 1 2 3 سێشەمە چ بڕگەیەکە بۆ دەرچوو کلاوێن باش ئەم بڕگەیمان جیاوازە ژمارەکانە با بڵێن 1 2 3 و ژمارەکان زۆر باش دەست پێ بکەین 1 2 3 دەستمان پێ کرد ئەگەر بێت و ئێمە 2 3مان هەبێ هەردووکی بکاتە 12 واتە ژمارە 1 3 و چەنە
ئەیزانی؟ بۆستە باش وەستاو. 6 هەر بژی 6 زائدی 6 دەست خۆش کەواتە سێوەکە 6 لەگەڵ چەند ناکۆی کەیتەوە 9 بیبەرەکە چەنە؟ 6 لەگەڵ چەند ناکۆی کەیتەوە ئەکاتە 9 ئەوە سێ بیبەرەکەمان. باشە ئاگاداری کاتەکەشی بە ئەنجا ژمارە چەند سێی لێ دەرکەی حەوت دەکات؟ 4 نانە ژمارە چەند سێی لێ دەرکەی حەوت دەکات سەیری دەستەکانێکە. باشە ئەنجا هەر سێ ژمارەکە پێکۆکۆکەیتەوە چانەکە؟ با من هەر 19 دڵنیایت؟ بەڵێ کەواتە با بزانین 19 ژمارە ڕاستەکەیە؟ ڕاستە پیرۆزە پیرۆزی بێ پیرۆزە خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە خواحافیز. زۆر باشە کەواتە مناڵەکان سێرکەن ئەو هاوڕێیانەمان یاخود ئێوە ئەگەر بێت و ڕۆژێ تەلەفۆنکەن براوە نەبوو بن بێتاقەت نەبن سێرکە ئەتوان وەکو ئەم دووبار پەیوەندیمان پێ بکەن و براوە بن. زۆر سپاس بۆ سپۆنسەرەکەمان ئایکی و بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم. ئینجا ئێمە یوتیوبێکمان هەیە یوتیوبەکەمان بڵێ ناوی چییە؟ ئەزان زۆر بەتان نەزانن. بەڵێ ناوی کورسا کیتسە. ئێوەش دەتوانن ئەو ناوە بنووسن و بڕۆنە ناو یوتیوبەکەمانەوە ئینجا سێری تەواوی بڕگە و بابەتەکانی ماوەی مناڵان بکەن. دەژاوڕێکمان لەگەڵایە بڵێن ناوی چی؟ سێ بڵێن ناوی دەژنە؟ چۆنی؟ یاخوا باش بی لەکوێ لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. ئەی ئەتوانم بزانم کە چەند ساڵیت؟ 11 ساڵی تەمەن درێژ بی ژمارە چەند و چەند کۆکەیتەوە ئەکاتە 11 6 و 5 ئەی ژمارە 2 و 1 ئەکاتە چەند؟ 11 کەواتە منیش زانیم چەپڵەیەکی بەهێز بۆ من و دەشتە ڕەنگم نایەت؟ ئێستا باشە ئێستا گێو لێمە؟ چۆنی؟ شتێکت بۆ ئامادە کردوین گۆرانێکی خۆش مەتەڵێک پرسیارێک؟ لاباری ئەوەکە شتێک بەپیتی ئەوە ئەکەین یاریەکە کامە ئەوەی کە شتێک چی لێکەی؟ ئەوەی کە پیتەکە ئەدەبی وەنووشەیەک ئەوەی پیتەکە باش یاری پیتەکان من پیت بە تۆڵێم تۆش نمونەمان پێڵێ ئینجا بزارم ئەتوانی بە خێرایی نمونەکەمان پێ بڵێ دەست پێ بکەیت؟ دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە بۆی لە مۆبایلەکەتەوە بە خێرایی وەڵامم بیتەوە. ئافرین. خ. ئەتوانم هەموو شتێکی پیاوێمە؟ بەڵێ. خەیار. خەیار باشە. ر. 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 سەختەوە نییە؟ بیگۆڕم. پیتی ر. چی؟ ڕاستە؟ پیتی ک. کیوی. ک. کیوی. چەند خێرا. باشە پیتی ف. پیتی چی؟ ف. ئەوە سێری فیلەکەمە کرد. وەکو چی؟ فڕۆکە. فووەکە؟ فڕۆکە.
کاتە چەپڵێکی بەهێز با بڕۆینە لای چەرخەکەمان خۆزگە ئێوە ژاتن بێکۆ ڕەشتینە لای چەرخەکەمان من زۆر بە تەنیایە ڕۆمە لای چەرخەکەمان بەڵام قەی ناکە ئێوەشم لەگەڵا لەبەرەی کە گوێم لێتانە یاک دوو سێ با بزانین چیمان بۆ دەرەتێ بڵێ چیمان بۆ دەرچوو تۆ بڵێ چی گوێ شکاندن اینجا سێ ژمارە ئەتوانی دیاریکەی ئەتوانم پێنج لە گوێزەکەم بشکێنم نا پێنج نا دوانی لێلا بە سیان سێجار بەڵێ باشە ئەو گوێزەکان ئامادە کراوە با بڕۆین یەک دوو سێ دەست پێکەین لە ژمارەیەکەوە هەتاوەکو ژمارە هەشتمان هەیە ئەتوانی بە دڵی خۆت سێ ژمارە بڵێ ئیتر خۆت و بەختی خۆت کە براوە بیا خودنا ژمارە سێ یەک دوو سێ ژمارەیەکی ترمان پێ بڵێ ژمارە حەوت یەک دوو سێ یەک ژمارەت ماوە ئەتوانی یارمەتیم بدەیت وڵای ڕاستی ناتوانم لەبەرەوەی کە ئەم بڕگەیەمان من نازانم چیتیا سەرکە گوێزەکان بەخوا دیار نین چیتیانی خۆزگە ئەمزانی لە ناوی شۆ بکەڵیتە دەمەکە تەلەفۆنەکەم هەر بەتەمان ئەوەیان نەگرتووە تەلەفۆنەکەم ئیتر ئێستا ئەم وەریان گرت سڵا براوا بیت بەس سێرکە ئەم بڕگەیەمان دیجیتاڵیە لەبەرەوەی کە خۆی هەڵیە بژێرێت کە لەکوایە بێت بە من ناڵێت لەکوایە خۆزگە پێوتم بۆی کە منی ژاوکاری دکەم بەس پێی نەوتم قورسە نازانم قورس نییە بڕگەکانمان زۆر چێژ بەخشن ئاسانن جا ئەگەر براوەش نەبووی ڕۆژێکی ترتاین پەیوەندیمان پێ یەک ژمارەت ماوە ئەڵێ ئەترسی ئەو ژمارێ بڵیت ئەترسم نازانم ئەترسم دەرنەچێ حەزەکەم بۆم دەرچێت دەکاتم مەیڵە با بە خۆمان قسە بکەین ژمارەیەکمان پێ بڵێ وەڵاهی نازانم بەخوا وەڵاهی نازانم لەکوایە وەڵاهی نازانم ژمارە پێنج هەشت بەڵێ یەک دوو سێ بەداخەوە بەیوان کە ڕۆژێکی تر بتوانانی پەیوەندی بە پێی خوا لەگەڵ ڕێجوانێک زۆر باش ئازیزانم ئێوەش لە هەرجێک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 کە هاوڕێکمان براوە نابێ من زۆر بێتاقەتە بم بەڵام دڵخۆشم لە هەمان کاتە چونکە پێکەوە قسەمان کردووە یەکتریمان ناسیوە ڕۆژێکی خۆشە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش کێمان لەگەڵە سەنار ئەم کاتت باش سەنار چۆنی لەکوێ لەگەڵمانای لە چەمچەماڵەوە سەنار پەیوەندی پێوە کردوین چەند ساڵی دەرچووی بۆ پۆلی حەوت واتە تۆ 6 ساڵ لەمەو پێش لە پۆلی یەک بووی سەنا ئەو ڕێ چیە ئەو ڕێ نازانم لە خۆمەوتم ڕێ سەنا باشە سەنا فێری بەرنامەکەمانەکەی
والله دەست تێجی لێ بینی؟ بەرنامەکەتان زۆر زۆر خۆشە. سپاس دەکەم. حەزت لە کام بڕگەی بەرنامەی ژیری و دیاریە؟ حەزم لە پرسیاری گشتیە، پرسیاری گشتی، حەزم لە جیاوازی وێنەکانە. جیاوازی وێنەکانیش. چیتر بڕگەیەکی کەشمان پێ بڵە. حەزم لە بیکاریش هەیە. بیرکاری؟ بەڵێ. بیرکاریش. هەر سێ بڕگەکە زۆر خۆش، ئەوانەی تریش. کاتە با بڕۆینە لای چەرخەکەمان، با بزانین چەرخەکەمان چیمان بۆ دیارەکە. یەک، دوو، سێ. تا من گەشتم. گاندنی تۆ. گاندن تۆ. بەڵێ، ئەزانی ئەم بڕگەیەمان چۆناییە؟ بەڵێ. ئێمە 6 بۆریمان هەیە. یەکێک لە بۆریەکان ڕێگە ڕاستەکەیە بۆ ئەوەی کە تۆپەکە بگێنێ بە ناو گۆزەکە. ئەوانەی تر هەڵەن لەبەرەوەی ئەکەوێتە سەر ئەرزەکە. ئەنجا با بزانین تۆ ئەتوانی ژمارە ڕاستەکەمان پێ بڵێیت؟ بەڵێ. ئەتوانی یەک ژمارەش بڵێ. 1 2 3 4 5 6 کام ژمارەیاڵێ. تۆ هەستەکەی ژمارە ڕاستەکە ژمارە چەنە؟ هێشتا وێنەکە نهاتوە. با وێنەکە دێ. لە پشتی منەوەیە گەر بیبینی. وێنەکە نهاتوە. ئێستا بینیت؟ لە شوێنی چەرخەکەیە. بینیت؟ بەڵێ. لە کام تۆپەوە بلێم. بە دڵی خۆت ژمارەیەکمان پێ بڵێ، خۆت و بەختی خۆت ئەگەر بێت و ئەو ژمارەیە ڕاست بێت. ژمارەی 1 2 3 4 5 6 ژمارە چەند هەڵەبژێری؟ ژمارەی 4 ژمارەی 3 هەڵەبژێرم. چەند هەڵەبژێری؟ 4 نازانم وەڵا. 4 نازانی؟ واتە چەند؟ کامیان؟ 4 تەواونای گۆڕی؟ 5 گۆڕی؟ 5 5 تەواونای گۆڕی؟ واللهی بەدڵی تۆ. بە دڵی خۆت. 5 بەڵێ. 5 هەستەکە لە 5 با بزانین لە 5 بەیوای بەختێکی باش. 1 2 3 ئاتی با بزانین چیە بێت. بەڕاستانە؟ تیایە ژمارە ڕاستەکە بوو. پیرۆزە. سپاس دەکەم هەر لەگەڵ. پیرۆزە ڕێجانەکەم، دڵخۆش بووم کە برابووی لە کۆتاییە. پەیوەندی تر وەرناگری؟ کۆتا پەیوەندیمان بوو؟ بۆچی؟ پەیوەندی تر وەرناگری؟ ئای بۆچی من وەرناگرن؟ بۆچی پەیوەندیەکی من وەرناگرن؟ خوا بەڕاستانە؟ ڕاستەکەی دوایی کێش وەڵامی من باتەوە. ئەتوانم خۆشم وەڵامی خۆم بمەوە. سڵاو سڵاو چۆنی؟ بەداخۆ پەیوەندیەکانمان تەواو بوو. ئەمڕۆ پێنجشەممە بوو، ڕۆژی یەکشەممە دووبارە ئەگەڕێمەوە بۆلاتان. زۆر 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 خۆش بەوێن، خۆشتان ئەزانن، بەڵام پێم خۆش بوو کە دووبارە بێتان بڵێمەوە کە زۆر زۆرم خۆشەوێن. ئاگاداری خۆتان بن، بەیوام کە هەمیشە تەندروست باش بن. ڕۆژی یەکشەممە ئەگەڕێمەوە بۆلاتان تا یەکشەممە بەخواتانە سپێرم. خواحافیز.